بەناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز سەلامی خوای گەورە لە هەموو لایەکتان بی بە بۆنەی یادی نەورۆز و ڕۆژی هەینی پشوێکی کورد لە کۆرسی بەرە و لووتکەی بەختەوەری ڕوودەدا ئینشاڵڵا لە ڕۆژانی ئایندا پشتیوان بەخوای گەورە بە خزمەت دەگەمەوە بۆی بتوانین پرۆسەکە تەواو بکەین. ئەوەی کە تا ئێستا باسمان کردووە تەنها ئامادەسازی بووە، دەواازەیەک بوو بۆی کە بتوانین خاڵ بخەینە سەر پیتەکان، پەنجە بخەینە سەر برینە بە سوێکان. ئینشاڵڵا لە ڕۆژانی ئایندا دەست بە پرۆسەکە دەکەینەوە. بەڵام ئەمڕۆ بە بۆنەی یادی نەورۆز و لەژێر ڕۆشنایی و پەراوێزی یادەکانی ڕاپەڕین و نەورۆز ویستم لەسەر بابەتێک هەڵوێسەیە بکەین. خۆشەویستانم، ئەگەر بیرتان بێت کاتی خۆی لە مەکتەبدا مامۆستایانی بابەتەکانی زمان لە کاتی تاقیکردنەوە زۆر جار ڕستەیەکیان بۆ دەینینەوە، لە ناو ڕستەکە وشەیەک هەبوو خەتی بەژێر داچێشرا بوو، مامۆستا دەیگوت ئەو وشەی کە خەتی بەژێر داچێشراوە ئیعرابی بکە یاشی بکەوە. بۆیە ئێمە ئێستا لە ژێرڕۆشنایی یادەکانی ڕاپەڕین و نەورۆزدا دوای حوقبەیەکی زەمەنی دوور و درێژ لە حکومڕانی خۆماڵی کوردی کە ماوەی 3 دەیە زیاتر ئێمە ئیداری سربەخۆمان هەیە و جەدەل و مشتومڕێکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکان و جەماوەر و ڕخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە. ئای ئێمە توانیومانە لە ماوەی حکومڕانی خۆماڵی کوردی دەستکەوتە مێژوویەکانمان بەدەستبێنین، توانیومانە ئەنجام و بەرەنجامی باش بۆ میلەتەکەمان بەدەستبێنین. بۆیە هەرێکە وەک کوردەواری دەڵێت گوێزان لە هەمبانی خۆی دەژمێری، بەڵام بۆی بتوانین بە شێوازێکی زانستی ئەو دەرەنجامانە بخەینە ڕوو ئایا ئێمە توانیومانە ئامانج و مەبەست و مەرامە باڵاکانی ڕاپەڕین بەدەستبێنین، ئایا توانیومانە فعلەن حکومڕانیەکی باش ئەنجام بدەین، ئایا توانیومانە ئەنجامی باش بەدەستبێنین. بۆ ئەو مەبەستە دەتوانین کوردستان بکەینە ئەو وشەیە، بیخینە ناو ڕستەیە کە دەوڵەتی عێراقە، دەتوانی بیخێ ناو پەرەگرافێک کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، دەتوانی بیخێ ناو چیرۆکێک کە هەموو جیهانە. ئێستا ئێمە وەک کوردستان ئاستمان لە مەحەلی عەرابی عێراقدا چییە، ئاسمان لە مەحەلی ناوخۆییدا چییە، ئاسمان لە مەحەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چییە. بۆ هەموو ئەو مەبەستانە ناچارین بگەڕێینەوە سەر فەلسەفەی حکومڕانی هەرێم لە ماوەی 34 ساڵی ڕابردوو. خۆشەویستانم، ئێمە لە ناو فەلسەفەی حکمدا دوو چەمەکمان هەیە، چەمکێک پێی دەگوترێ حکومڕانی باش و چەمکێکیش پێی دەگوترێ حکومڕانی خراپ. طبعاً لەسەر حکومڕانی باش و خەسڵەت و ڕەگەزەکانی زیاتر لە سەدان هەزار لاپەڕە نووسراوە و لەسەر حکومڕانی خراپیش بە هەمان شێوە. ئەمە نامانەوێت لێرە تعریف و پێناسە هەر یەکێک لەو دوو شێوازە حکومڕانیە بکەین، تەنها ئەوەندە دەڵێم حکومڕانی باش و خراپ وەکو چوایە، وەکو باخەوانێک وایە کە باخێکی هەبێ، ئەگەر ڕوبەرەکەی تەنها یەک دۆنم بێت، ئەگەر ئەو باخەوانە باش و بە شارەزایی خزمەتی باخەکەی بکە، بە لێهاتووی خزمەتی باخەکەی بکە، واتە بزانێت چنەمامێک لە ڕووی جیۆلۆجیەوە بە کەڵک زەویەکەی دێت، و بزانێت لە چ وەرزێک نەمامەکەی دەسێنی، و بزانێت چۆن دەیچێڵی، چۆن ئاوی دەدات، چۆن دەیڤڕی، هەموو ئەو بابەتانەی کە لە بواری کوشت و کاڵی پێویستە ئەگەر باخەوانەکە لەسەر شارەزایی و لێهاتووی خزمەتی باخەکەی خۆی بکە، بە دڵنیاییەوە باخێکی خنجیلانەی بەرهەمدار دێتە بەرهەم، هەم باخێکی ڕێکخراوە لە ڕووی شکڵیەوە، هەم بەرهەمەکەشی بەرهەمێکی باشە. بەڵام ئەگەر هەمان ڕوبەر بدەینە کەسێکی کە ئەگەر هەمان نەمامی لێ بچێنی، بەڵام لەسەر ئەساسی شارەزایی خزمەتی نەکە، یا هەر خزمەتی نەکە، یا خزمەتی بکە بەڵام لەسەر بنەمای شارەزایی و لێهاتووی و زانستی کوشت و کاڵی نەبێ، تەنها ئاوی لەسەر بێ، بە تەئکید ئەو باخە گەشە دەکا، بەڵام بە شێوازێکی هەڕەمەچی گەشە دەکا. ئەو کوردەواری دەڵێ دەبێتە بیشەڵان. دەکرێت لە ڕووی چەندایەتی نەمامەکانی زۆر زۆر گەشەیان زیاتر بێ لە باخەکەی یەکەم، بەڵام باخێکی هەڕەمەچیە وە بەرووبوومەکەشی بەرووبوومێکی باش نییە. بۆیە ئێمە لە ڕووی زانستی کۆمەڵناسی کاتێک دەمانەوێت پێوەرێکی ورد دابنین بۆ فەلسەفەی حکومڕانی هەر وڵاتێک، لە ڕووی چەندایەتی ناتوانین گەشەی ئەو وڵاتە بکەینە پێوەر، چونکە دیاردە کۆمەڵایەتەکان هەتا ئەگەر حکومداری و دەوڵەتداریش نەبێ خۆی گەشە دەکا، بەڵام لەسەر جۆری گەشە دەتوانین حکم بکەین. بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن گەشەیەکی بەرچاومان کردووە لە ڕووی چەندایەتی، بەڵام لە ڕووی چۆنایەتی دەیان ملاحەزات و تێبینی لەسەر شێوازی حکممان هەیە.
ئومێدوارم بتوانین هەموو لایەکمان هاوکار و هەماهەنگ بین بۆی سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین و بتوانین بۆ ئایندە استراتیژێکی نیشتیمانی هاوبەش گەڵاڵە بکەین، هەمومان لە دەوری سەحنێک کۆبووینەوە و هەمومان ئەو وڵاتە بی خۆمان بزانین خەلەل و کەموکوڕیەکانی ڕابردوو نەخەینە ئەستۆی یەکتر مزایداتی سیاسی نەکەین. زۆر جار گوتومە هەمومان پشکمان هەیە لە خراپەکاری ئەو وڵاتە، هەمومان دەور و ڕۆڵمان هەبوو لەوەی کە ئەو گەشە هەڕەمەچیە لە وڵاتدا ڕووی داوە، بەڵام دوجار بە هەمووشمان چاک دەبێت ئەگەر هەمومان هاوکار و هەماهەنگ نەبین بە دڵنیاییەوە دوایی زەرەر و زیانەکەی بۆ هەمومان دەبێت. ئێوەش هەمیشە سەرفراز و کامەران بن، سپاردەی خوا بن، خواتان لەگەڵ.